مامۆستا محەممەد خانی مامۆسای زانکۆ کە لەگەڵ مانایە بە سواسەوە مامۆستا بەخێر بێت تاکوێتە سێ مێخێژە دیاوە یان وەرت گرتووە ناوەڵا نەداومەوەرم کرد هەر نەمزانیوە هەیە تا بیدەم وەریگرم باشە ئەمە زۆر بەناوبانگە بە تایبەتی بۆ نمونە ژنان لە سەرکانی یاویانە بەو کەسێک کە بۆ نمونە خۆشەویستەکان یان هەر کەسێکی دیکە ویستم بزانم تۆ یاوتەیە نەمداوە وەڵا یەکەم جارە لێرایی بینم پێشتر نەمبینیوە نەیچم بیستووە بەڵام سێوەکان هەر کاری عەجیب و غەریبیان کرد لە دنیا یەکێکیان نێژن ئاوام داوای کرد لە بەوە ئاوام بۆ بەختی کرد ئاوردێ لە بەهەشت ئاوردێ ڕووی زەوی و یەکیانیش سێوەکەی نیوتون و دای بەسەریا عەلمی خوڵقان و یەکێکیان سێوی ئەپڵە ئیتر ئایفۆنە بەس ئەمە هەر بۆ منە مێژوویەکی دێرینی هەیە لە ناو کوردە ینی بۆ منە ئەوەی خۆشە کاتێک کاڵی ڕۆژی خۆشەویستی یەکسەر هەستەکەین مە شتێکمان هەیە کە ئەیین ئەتوانین بین و مۆرکێکی کوردەواری پێوەیە وەڵاهی من نەمزانیە ئێستا ئەوە ئیمڕۆ لەم بەرنامەیەوە فێری دەی باشە من ئەمە یەکەم سێو بوو کە چنیم یەکسەر پێشکەش یاوسەرەکەشم کرد یانی ئەو کاتە خۆشەویست بین بەس ئێستا هاوسەرگیریمان یعنی بەر لە هاوسەرگیری پیرۆستان زۆر زۆر سپاس مامۆستا با بینە سەر ئەوەی کاتێک کە سەری یەکێک لە ڤیدۆکانی تۆم کرد بە خۆشحاڵیەوە باسیەوە دەکرد خۆشویستنی خۆت ئێمە تاوەکو خۆمان خۆش نەوێ چۆن نەتوانین کەسەکانی دەور و بەرمان خۆش بێ کەواتە ئەمە یەکەمین هەنگاوە بۆی بتوانین دەست بە پرۆسەی خۆشەویستی بکەین چۆن بتوانینەوە بکەین وەڵاهی ڕەنگە هەر کەس نەزانێت بەو شتە وەلێ وەکو تەبیینکردنی شتەکە شعورەکە باسکەی بزانی چیە ڕاست ئەوەسە چون ئینسان بوونەوەرێکە وەکو هەموو بوونەوەرەکانی تر پێش لە هەموو کەسێ و بێش لە هەموو کەسیانی پێشتر و زیاتر لە هەموو کەسێک خۆی خۆشەوێت بیزانێ یان نەیزانێ واسە و ئەم خۆشەویستیە سەبارەت بە خۆی حبی زاتە ینی ئینسان زاتی خۆی خۆشەکە بۆ میشە دوو ئیشەکات زەرەر لە خۆی دوورەکات و قازانج بە خۆی نێزیکە کاتەوە مە عەلامەتی وەسە خۆی خۆشەوێت و لەم خۆشەویستیە ئەتوانێت مادی خۆی خۆشگەرەکەوێت ئەتوانێت معنەوی ئەتوانێت بە هەردوو لە یعنی بە مادی خواردن و جل و بەرگ و دەرامەد و پارەی باش دەست بخات بە معنەویش کەسایەتی بنرخێنێ و خۆی سەنگین کا خۆی ڕەنگین کا خۆی خاوەن زانست بکە بە کەڕەتی دوو خۆی جوان بکات کە خۆی جوان کرد ئەبێ بە ئەو سێوە کە تۆ خەڵاتی ئەەکەی تۆ شتێکی جوان بیت شتێکی باشتر لە خۆتی ساڵی پار بیت بێگومان ئەگەر بە هاوسەر و بە دۆست و بە کۆمەڵگا و بە ژینگە خۆ پێشکەشکەی خەڵاتێکی جواندا کە لێتی وەرەگرن و ئەیچی نرخێنن بۆیە ئەبێ لە بەرا بەڕاستی خۆت و خۆش بێت و کە خۆت و خۆش بێت پرسیان ویکتۆر فرانکل باسیەکات لە معنا دەرمانیە لە لۆگۆتراپیا پیاوێک زۆر بێتاقەت و قەلەق و وتیان بۆ بێتاقەتی وتی عەشقەکەم مرد یعنی بۆ بێتاقەتی وتی بێتاقەت نەوم عەشقەکەم مردووە وتی ئەی ئەگەر تۆ لە بەرابە مردایەکی بێتاقەتەوە وتی ئەو فۆرەن بێدەنگ بوو تیان چی و گریانەکە نەماوتی باشە ئەو بێتاقەتنی چون ئەو من بمردایم ئەو بێتاقەتە بوو لە ڕاستیە وەختی خۆشەویستی ڕاستەقینەوێت دوای ئەوە خۆت و خۆشویست و خۆت و بەم جوانیە پەروەردەکرد لەمە دووە هایتە بیری ئەوە سێوێکی مێخێک ڕێژ بدەی بەو کەسە لە سێوەکە گرنگتر خودی خۆتی کە هەم سێوی میوەی باشتی و هەم مێخەک ڕێژی بۆن و خۆشە وا خۆ بدەی بە ئەو کە بە تام و بۆنێکی خۆشەوە ژیانی ئەو خۆشکەی بەچی بە قوربانیکردنی خۆی نە بە قوربانیکردنی ئەو بۆ یەکانە ڕەنگە کەسێک نەتوانێت سێو بدات من هەر نەمزانیە سێو هەیە وەلێ گرنگ ئەوەیە خێزانی منی وەکو خەڵاتێک قبول کردێ لە ژیانیا هەستەکە من سێوێخنی مێخەک ڕێژم لە پێناوی ئەوە یا من درکێک موام لە ماڵە و بەهەلایەکە هەشوە من خەریکم ئازاریە دەموناویچم نائشق ڕاستە باشە ئەگەر بینەوە سەر ئەوەی کە ئەم خۆشویستنە لە ڕوا پەروەردەیەکەوە تا چەندە پەروەردە گرنگە لە ڕۆی ئەوەی کە من خۆم خۆش بوێ و کەسەکانی چوار دەورم خۆش بوێت تاوکو بۆ من خێزان تاکێکی پەروەردەش دروست بکات ئەمە تا چەندە گرنگە بێگومان من لەبەرە ئەبێ بزانم هەم ئاخر تۆ شتێک نەبێت چۆن خۆش دەوێت
هاوسەرێک نەبێت چۆن خۆش دەوێت کەسێک نەبێ حەزی لێ بکەی چۆن خۆش دەوێت تو ئەبێ لە بەرا بزانی هەی من چۆن بزانم لە خێزانە هەم مناڵەکەم چۆن بزانێ هەم بە گرنگیەکە پێدەم بە مەجالێکە ئەی دەمێ بە ئازادیەکە ڕاکەی دەرەبڕێت بە لێبوردەیەکە بەرانبەر بە ئەو هەسم بە خزمەتێکە خەریکم پێی ئەەکەم ئەگەر بوونی من ئەو زەبوون بکات ئەو لاواز بکات ئەو چۆن باوەڕەکات من خۆشمەوێت بۆیە لە خێزانە هەر لە پەروەردەی خێزانە هەمیشە ویلیام گلاسر ێژێ خاوەن بڕیار تۆی حەلوا بەلای تۆوە لە تۆوە دەست پێکات من لە ماڵی خۆما لە ژیانی خۆما لە کۆمەلگای خۆما تەنیا کەسێکە ئاگام لێی بێ خەوەرم لێی بێ بە چرکە و ساعات لە بەردەست ماوێ لە ناخی لە خەونی لە ئارەزۆکانی لە ڕابردووی خۆرم بێ بەس خۆم لە هیچ کەسی تر ئەوە ئاگادار نیم بەم بوونی خۆمەوە و بەم هەموو ئاگایەوە لە خۆم ئەگەر بەرانبەرەکەم لێم تێنەگات ئەشێ چاوەڕوانم کێ ڕوونی کاتەوە بووی کێتی بگەێنێ ئەبێ خۆم دەست پێ بکەم بە زمانێکی جوان بە دەربڕینێکی جوان و ئەگەر بە زمانی جوان و دەربڕینی جوان توانی خۆی ڕوون بکەیتەوە بۆ کەسەکە و تێبگەین ینی بوونەدا پێی گرنگی ئەوی تێ بۆیە حاڵی ئەەکەی حتا حاڵی لە نەداریت من نیمە سێو بکڕم بۆ ژنەکەم وە چون ئەمڕۆ ڕۆژی والنتاینە و گشتی سێوەدا بە خێزانی و من نایدەمێ ێژێ خۆش مناوێ ئایا ناتوانم بە تماشا بە محەبەت بە سڵاوێک بە گۆرانیەک بە دانیشتن لەلایە بە گرتنی دەستی بە بیرەوەریەکی جوان پێی بسەلمێنم خۆشمەوێت بۆیە کەنە گرنگەوەسە بزانی خۆت هەی بزانی بەرانبەرەکەس و بزانی بوونی تۆ ئەو لاواز نەکا بوونی تۆ ئەو بنرخێنێت بوونی تۆ ئەو سەربەرز کات بوونی تۆ ئەو شاد کات و بۆ ئەمە ئەشێ بێژی بۆ شادی ئەو حەلواوە دەسیکەوە مادامێ دوو کەسن و لە یەکێکیان ئاگای سەدا سەتگەس حەل هاولایەوە سەدا سەتەکەی واپی جا من وایەژم بۆ خێزانم بۆ خۆشەویستەکەم ئەویش ئەگەر وا بێژێ بۆ خێزانی و بۆ خۆشەویستەکەی بێگومان لەو بەینا گوڵێکە ڕوێ ێژن پێی خۆشەویستی ئەگەر مناڵێتە مناڵێکی خۆشەویست ئەگەر خێزانی بێتە خێزانێکی پڕ لە هەوێنی خۆشەویستی ئەنا ڕووکەش خۆشەویستی دروست ناکە ئێمە خەڵاتێکی گەورە ئاڵتونێکی ئاوا ئەڵماسێکی ئاوای بۆ بین بۆیەوەی وەلێ بنی ئەڵماسەکە ئەگەر خۆشەویستی تیانەوێ پیاوێکە لە شەریکەیەکە لە معمەلێکە ئیشەکە دەستی ئەو نەزورە دڵی نایەت خێزانی پێناس بکەژێ نەکو برینداری بکەم پڕە لە خۆشەویستی مامەسا محەممەد دوێنێ چووممە ناو بازار ئەو شوێنە گشتیانەی کە خەڵکی لێیە فۆکس بۆ پێکم کرد لەسەرەوەی بۆ چوونی خۆشەویستی چییە یەکی لە کەسەکان پیاوێکی زۆر باتەمان بوو باشە باسی لەوە کرد وتم بە خێزان تەڵی چی ئەخوازم زۆر باش بێت و ئەخوازم پێکەوە ینی ها ئەم دنیا بەجێ بێڵین کاتێک کە بیرمە کردەوە وتم چەندێکە پێکەوەژین زیاتر لە 50 ساڵیش پێکەوە ژیاون لە دوای 50 ساڵ هێشتا ئەم پەیامە جوانەی کە بە منوێت زۆر پێیمەجی بووم بەڕاستی کەواتە چی بکەین بۆی کات کاریگەری لەسەرەوە بێ پەیوەندیەکە قوڵتر کاتەوە نەک پەیوەندیەکە لاواز کات وەڵا کات ڕۆڵی نییە من وازانم کات ڕۆڵی نییە چون ئەگەر خۆشەویستی بوو تو هەر نازانی کات کەیتەوە کات وەختێ دیارە خۆشەویستی نییە ڕۆژەکان تەواو ناون مانگەکان تەواو ناون تەمەناکەی لەخوا تەواو بێ و بمری خەلاس بووی شتێک تۆی لەم خێزانەوە گیرداوێ بە ناوی فشاری کۆمەڵایەتی باوکو دایکەن نایڵن لێکدا ببڕێن بوونی مناڵەکان شکیانی سومعە گاڵتەی خەڵک وان نەزانین ئەم خەڵکە کاریگەریان نیە لەسەریمە بە چاویان بە دەمیان بە گفتاریان بە نۆرمەکانی کۆمەڵایەتی ئێمە بەعزێ وەختە خەنە دۆزەقێک نایڵن لێ بینە دەر بۆیەکانە وەختێکانە عشق دەست پێەکە کات نامێنی ئەگەر گەرەکتە ئەو کاتە بە 1000 ساڵ بێت خۆشوێت و هەستی پێنەکەی بێ خۆشەویستی تیاوە چون وەختی خۆشەویستەکان ئەچن بۆ لای یەکتری تۆ بێژە بە ناوی قڕ و دڕکا بێت بە ژێری تەقە و تفەنگا بێت ئەڕۆن کە ئەگەێنەیەک ێژن پێیان تۆ مەجای هەیە مەسەڵەن 2 ساعات پێکەوە دانیشن کاتێ 2 ساعاتەکە دوای تێژێتەوە بێژە چەنێ زوو وەلێ وەختی وای لە سژنایە وایتە لای ئینسانێکی ئازاردەرا ساڵ تەواو نابێت وای لە خستەخانە ڕۆژ تەواو نابێت وەیە من ێژم ئەگەر گەرەکیان ئەو کاتە لەزەت لێ بوون 50 ساڵەکە پێ نەزانن وریا بن
ئەوەی کە کات نایەڵێ بزانی هایتە چ کاتێکە خۆشەویستیە. زۆر باشە. بچینە سەر ڕوانگەیەکی دیکە و تێڕوانینی جیاوازتری هەر خۆشەویستی. بۆ منە تۆ کاتی وایە کەسێکت خۆشەوێت ئەم خۆشەویستە گوازێتە بۆی کە ڕێز و احترام بۆ هەموو شتانی دیکەی چواردەورت ببینیتەوە. هەر یەکێکی دیکە لە ناو ئەو کەسانی کە قسەی بۆ من کرد کەمانچە ژەنێک بوو. باسیەوەی کرد کە ئەو شتانێک کە ئەو ئەیەوێت لە ژیانە بێت دەری بڕێت بۆ کەسەکانی دیکە لە ڕێگای کەمانچەکەیەوە دەری بڕێت. و ئاوازێکیشی پێشکەش بۆ کەسانە کردی حەسەن دەرزی بوو کە لە یەکتر دوورن بەم ئاوازە پەیامەکانیان بگە بەوی ئیشاءڵڵا. کەواتە چۆن بتوانین بەهۆی خۆشەویستیەوە بۆی ئەو گەشە جوانی کە لە خۆشەویستیە پێمانەگا لە ڕۆ دەرونیەکەیەوە ڕێز بۆ شتەکانی دیکەی چواردەورماندا بنین. لە ڕاستیە خۆشەویستی شتێک بە ژیان زیاد دەکات دیار نییە. وەکو چۆن ئەمە لەشی منە ئەگەر ئیسابم خەیتە سەر تەرازوو ڕەنگە 80 کیلۆ بم دوێنێ خۆرم لە خۆمە 80 کیلۆ 600 غرام بووم 260 غرام بوو. ئەگەر دوێنێ بمردایەم لە کاتی مردنەکە بمیان کێشایە هەر 81 کیلۆ 260 غرام بووم هیچ زیاد نەبوو هیچ کەمیش نەبوو بەڵام زیندوو بوو بە مردوو. لە ڕاستیە عشق ئینسانەکە کا بە زیندوو یعنی ئەم ژیانە جۆرێ پێکا کوالیتی ئەگۆڕێ هیچ لە کێشوباری توە ناگۆڕێ بەڵام پەیامەکان تەگۆڕێ وزەتە گۆڕێ ڕێکردن تەگۆڕێ خۆشەویستی بۆ خۆتە گۆڕێ گۆڕینی دنیاس لە بەرچاو و ئەم مامەڵەی عاشقانە لەم کاتەوە وا لێ کاتە تۆ شەکەت بوون جیاوازە بێت ئازار جیاوازە بێت تەحمل جیاوازە بێت. بۆیە ئەگەر گەرەکمانوێت بە کەمانچەیەک بە دەستگایەک بە گۆرانیەک حتا بە خانووکردنەوەیەک بە چێشت لێنانێک ێژە ئەم چێشتە بۆ خۆشێژێ بە عشق لێم ناخ ێژێ ئەم ئاژەڵە گۆرانیم بۆتە بۆیە شیری زۆری دا وەختێکانە عشق تێتە ئەوێنە تۆ وتم بە کات نازانی بە ئیشیش نازانی ئیش ئینسان شەکەتەکە کات ئینسان پیرەکە وەختی عاشقی کەسێکی لە ناوی ئەو پیرە هەر هەمانەوێنی کە بە گەنجی بینیتە خەڵک ئەبینن ئەو پیر بووە تۆ پیرەکەی نابینی. بۆیەکانە ئەگەر بە عشق و کارێک کرد چاوەڕوان ناکەی لەو کارە چی دەسەکەوێ ێژی ئەم کارە چۆن سەر ئەکەوێ سەرکەوتنی کارەکە بۆ تۆ گرنگە وەختێ مناڵێ پەروەردەکەی بە عشقەکەی چاوەڕوانی پارەی ئەم پەروەردەتە پێ بداتەوە ێژی چۆن ئەم مناڵمە وەکو گوڵێک پەروەردە بکەم کە بۆنی دنیا بگرێت. بۆیە پەیامێکە ئەچواتە ئەندامێک وەکو ئەندامی عاشق ئەگەر چاوی بێت دەمی بێت لە دوورۆ دیارە و نایزانی بیکێشی بە هونەر و ئەگەر چووە کەرەسەیەک ئەو کەسە ئیشی پێکاوەکی عشقی مامەقەلە بۆ کوردستان ئەچواتە ناوی بلوێرەکەی ئەوەش کە کوردە و مامەقالەی نەبینیەوە ها لە پارچەیەکی تر لە جیهانە ئەو شمشاڵا بینێت شتێکی واتیان ناتوانانی بێژی ئەمە ئەوەسە بەڵام وەکو منجەڵێک شیر تۆ تۆزی هەوێنی تێکەی هەمووی ئەبێ بە ماست نازانم هەوێنەکەوا لەکوێ وەلێ کردیە بە ماست کرێ لێ دروسە بێ هەموو شیرە بەنیەکانی لێ دروسە بێ عشق چووە ژیانێکۆ ئەبێ بە هەوێنێک کە هەموو شتەکانی ئەو عاشقەلانی کەم بۆ معشوقەکەی جوانەکە. زۆر زۆر سپاس مامۆستا محەممەد خانی کامڕۆ لەگەڵمانەوەی دیارە وتەکانت زۆر زۆر گرنگە و گفتوگۆکردن لەگەڵ تۆ چێژی زۆرە بە تایبەتی بۆەوەی بتوانین لەسەر ئەم پەیامە جوانە پەروەردەیانەوە بوەستین. سپاس کامڕۆ لەگەڵمانە بوویت.